لا بارەی پەیامەکەی لاهور شێخ جەنگی گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مەشخەڵ کەوڵۆسی سەرنووسەری مانا میدیا. بەڕێز مەشخەڵ سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. لاهور شێخ جەنگی پەیامێکی بڵاو کردەوە دەڵێت دوای ساڵ و نیوێک لە پشودرێژی سەرنجام بە براری دادگا هەموو مافە سیاسیەکانم بۆ گەڕاوەتەوە کەواتە دۆخێشێتی لە ئەمڕۆ بەدواوە دەتوانین بڵین ڕاستەڕێ بێتەوە؟ زۆر سپاس بە حکمی ئەوەی کە یەکێتی حیزبی فەرمانڕەوایە لەم دەڤەرەی ئێمە و هەروەها بە سروشتی پرۆسی سیاسی لە عێراقیش دوای 2003 ئەوە ئاخوازێ کە بەڕاستی هەموو هاوڵاتیان ئەکەونە ژێر کاریگەری گوشارەکانی ئەو بارودۆخە ناوخۆیی کە هەر حیزبێک بەتایبەتی حیزبە فەرمانڕەواکانی کوردستان تیانە پیاە گوزەر دەکەن. بۆ ئێمە لە ئەوەی کە زۆر بەداخەوە ناوی دەڤەر بە ناوی دەڤەری لێبرین، بەڵام ئەوەی کە لەم دەڤەرە هەیە بێگومان بارودۆخە کاریگەری زۆر ئەکاتە سەر بارودۆخی کۆی گشتی هاوڵاتیان بەتایبەتی بازاڕ و سەرمایە گوزاری و پرۆژەکان و هەروەها بارودۆخی دەرونی هاوڵاتیان، چون خەڵک بەڕاستی ئەمین نییە لەوەی کە دۆخەکە بەرەوکوێ ئەڕواچ کە سروشتی حیزبی ڕۆژهەڵاتی بە گشتی و بەتایبەتی حیزبە کوردیەکان هەمیشە بە زمانی گوڵ خواحافیزی لە یەکتر ناکەن، هەمیشە بە زمانێکی زبر و تەخوین و تەشهیر و ئەوانە دێتە پێشەوەی تر ئەڵڵاهومە ئەگەر خوا بکات دەست کار نەگاتە ڕادەی پێکدادانی زبر وەکو لە چەند جیابوونەوەی پێشووتر حیزبەکانیش و دوجارێکێتی نیشتیمانیش کە چەند جار بە پرۆسەی دابەشبوونە تێ ئەپەڕێ. ئەمە بارودۆخێکی سروشتیە قیاسەن بە حیزبی تر حیزبەکانی کوردستان هەمویان نەوعانمە بە دابەشبوونە تێپەڕین، بەڵام جیاوازی ئەمە یەکێتی لەگەڵ ئەوانی ترا من دەتوانم بڵێم لەوایە کە بوعدێکی یاسایی هەیە. ئەم بوعدە یاسایی ئەوەیە کە هەم کاک پاڤڵ تاڵەبانی هەم کاک لاهور جەنگی پشتیان بەستووە بە کۆمەڵێک مفرداتی قانونی، بە کۆمەڵێک سەوابیتی قانونی، هەم لەناو پەیڕە و پرۆگرامی یەکێتی دوای کۆنگرەی 4 هەم بە ئیستحقاقاتی خۆیشیان. هەنێ گەر بێت و سیرکە اینجا لێرەش ئەوان خۆیان هاتوون بۆ نمونە هەڵبژاردننی دادگاکان بە گوێرەی ئەبجەدیاتی خۆیان، بە گوێرەی ئەو قەنەعەتانی کە هەیەە. سیرەکەی لێرەش لە ڕووە قانونیەکەیش دابەش بوون، نەکەر ئەوەی کە بۆ نمونە لە ڕووی تەنزیمی حیزبی خۆیان دابەش بوو بن. ئەمە من پێم وایە کاریگەریەکی درێژخایەن و پرۆسەی جیابوونەوە کەژیان حتا ئەگەر یەکگرتنەوەش بێ پرۆسەی یەکگرتنەوەیەکی قەیسەری ئەبێ، ئەگەر جیابوونەوەش بێ دووبارە قەیسەری ئەبێت، چونکە ئەو ئامادەیە وەکو ئەمڕۆ لە پەیامەکەی خۆی جەختی لێ کردەوە ئامادە نییە دەستبەرداری پۆست و پلە و ئیمتیازات و دەسەڵاتەکانی خۆی ببێ بگرە ئەوێت پراکتیزەی بکە. ئەمە خاڵێکە کە بە قوڵی و بە درێژی لێکخشان دروستەکە لەگەڵ کاک پاڤڵ کە ئێستا خۆی بە تاکە سەرۆکی یەکێتی نیشتیمانی ئەزانێت. لەبەرەوە هاوڵاتیانیش بە گشتی یعنی جۆرێک لە نیگەرانی باڵەکێشێ بەسەر بازار، باڵەکێشێ بەسەر دەرونی هاوڵاتیانیش بە گشتی و ئێمەش وەکو چاودێران وەکو ڕۆژنامەنووسان وەکو خەڵکی بواری میدیا بەڕاستی نامرتاحی ئێمە یان ناڕوونی ڕوئیای ئێمە بەرامبەر بارودۆخەکە لەوەدایە کە نازانین پرۆسەی لێکدابڕانەکە پرۆسەیەکی زبرە بێ یاخود پرۆسەیەکە بێ لە ڕووی قانونی ئەوانەوە یەکلایی ئەبێتەوە. لەبەرەوە هەموو وێنەکە وێنەیەکی ئاڵۆز و وێنەیەکی شپرزە بەڕاستی کە ناتوانین بە بەڵێیان بەنەخێر وەڵامی هیچ کام لە پرسیارەکان بدەینەوە. بەڵێ بەڕێز مەشخەڵ لە لاهور شێخ جەنگی ئەڵێ لەو سنوورەکە مەبەستی سلێمانیە دەڵێ حزب جێگەی حکومەتی گرتووەتەوە. دۆخی سنووری سلێمانی دوای 8 تەمووز چی بەسەر هات کە لاهور واڵێت؟ بەڵێ لە ڕاستیە دۆخەکە ئێمە وەکو میدیاکان کە سەرنجی بارودۆخەکە ئەدەین، کە سەرنجی ئەو عەمەلی حکومکردنە دەین، کە سەرنجی بازاڕە دەین، کە سەرنجی کۆی کایەکانی کۆمەڵگە ئەدەین. یعنی بەڕاستی پێمان وایە هەرچەند کە ئێمە ڕەنگە ئەم قسەیش بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری نێگەتیڤی هەبێ لەسەر ئێمە، بەڵام بەڕاستی هەستەکەی کە ئێمە وەکو کۆمەڵگە لەژێر سایە و چەتری قانونێکی یەکپارچەی بە یەکچاو و پراکتیزەکراو نین، بەڵکو ئێمە ئەوەتین لە بەردەم واقعێکی تاڵ، واقعێکی ئاڵۆز، واقعەکە کە ڕەنگە نەتوانین سەرەداوەکانی بەختی خۆمان بدۆزینەوە، بزانین بەرەوکوێ هەنگاو بنین. هۆکاری ئەوەیە کە ئێمە موەسسەساتمان نییە،
بەگشتی مؤسساتمان نییە ناتوانین گرە و لەسەر دەسەڵاتی قانون بکەین ناتوانین ئێمە بە گوێرەی ئەبجەدیاتە قانونیەکە مەسیری خۆمان دیاری بکەین ئەوە ڕاستیەکە هەموو هاوڵاتیەک هەستی پێیەکەوە میدیاکان قونسولیاتی وڵاتانی بیانیش کە لە کوردستان هەن و میدیاکارەکانیش کە چاویان تیشترە لە هاوڵاتی سادە هەمووان دەرک بەو ڕاستیە ئەەکەین کە بەڕاستی دەسەڵاتی حکومەت وەکو وحدەیەکی قانونی و دەستوری زۆر لاوازە ینی تۆ ناتوانانی وەکو هاوڵاتیەک تەرکیز بکەیتە سەر قانون پشت بە قانون ببەسی بڵێ بۆ نمونە بۆ بردنەوەی کەیسێک بۆ وەرگرتنەوەی مافێک بۆ ئەوە ئیتر واقعەکە و لە ڕاستیە هەیە اینجا لە پێش هەشتی تەموز و دوای هەشتی تەموز و من تەسەورەکەم دواتریش تا چەند ساڵی داهات و وێنەکە بەم شێوە نەمەتی ئەڕوە ئەوە نییە پێدوا بێ کە ئەگەر ئەلف و با و جیم نەبێ یان هەبێ وەزعەکە جیاواز ئەبێ بەبیلعکس من پێم وایە ئەوەی کە هەیە پەیوەندی بە ئەشخاصەوە نییە ئەوەندەی کە پەیوەندی بە نۆرمی کۆمەڵایەتی و بەوە هەیە کە ئێمە وەکو کورد تا چەندێک ڕاهاتوین لەسەر پابندبوون بە قانون تا چەنە قبولمانە قانون لەسەرمان سەروەر بێ دوجار عقلی حیزبەکانیش دێت تەرجیعی ئەو حاڵەتە سلبیەکە ئەوە ڕاستیەکە لەبەرەوە ئەو لاهورجەنگی حقیقەتی وتووەکڵێ لە دوای ئێمەش ئەوەیە بەڵام ئێمە ئەکرێ لێ پرسین کاک لاهور ئەی پێش ئەوەی کە تۆ ئەو وەکو کە خۆت ناوێنی کودەتات بەسەرا بکرێ پێش تۆ وەزعەکە باشتر بوو لە ئیستا یاخود ئیستا هەروەکو جاری پێش وایە وەکو پێشتر و سەردەمی تۆ وایە ئەوەندەی کە ئێمە تێبینیەکەین وێنەکە وێنەیەکی نەمەتی ئەوە نێ بە هاتنەوەی گریمان لاهورجەنگیە بێتەوە بە سەرۆکی یەکێتیش نەک هاوسەرۆک بەڵام چۆن ئەتوانێت ئەو گرە و لەسەر ئەوە بکە کە بارودۆخی هاوڵاتیان لە دەڤەری سەوز باشترە بێگەر ئەو سەرۆکی یەکێتی لەبەرم پێم وایە ئەوە بە شەخسەنەکردنێکی زۆر قوڵ و ئەوەی کۆمەڵگەیە و کێشەکانی کۆمەڵگەی و کێشەکانی حیزبایەتیە من پێم وایە هەبوون و نەبوونی کاک لاهور یان کاک پاڤڵ یان فڵان فیسار تەسیرێکی جەوهەری ناکاتە سەر ئەوەی کە ئێمە شعور بە هەبوونی قانون و حکومەت بکەین لەم دەڤەر لاو شێخ جەنگیاڵی ئەگەر بۆ کاری پێکەوەی ئامادە بن دیارە مەبەستی ئەندام و بەرپرسانی یەکێتی بەگشتی ئەگەر ئامادە نەبن کاری پێکەوەی بکەین ئەوە ناچارن بەجیا و لە ژێر ناوی یەکێتی درێژە بە خەبات و چالاکی سیاسیەکان ئەمە چیە گەیەنێت وڵی ئەوە گەینێ کە من پێشتریش لە وەڵامی پرسیاری یەکەم پێم وتی پرۆسەی لێکدابڕانی ئەم دوو هێزە ئەم دوو باڵی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت وەکو جیابوونەوەی گۆڕانیش نابێت کە ئێمە زانین گۆڕان بە کۆمەڵێک عملی جیاجیا تێپەڕی بە کۆمەڵێک دەستپێک و ستارت وانە تێپەڕی تابوو بە حیزبێک و الحاصل نەتیجەکەی ئەوە بوو ئەم جیاوازە جیابوونەوەی لاهورجەنگی جیاوازە لە جیابوونەوەی نەوشیروان مستەفای چونکە نەوشیروان مستەفا بە عملیەیەک و بە سقلێکی مێژووی خۆی تێپەڕی بەڵام ئەم ئەوێ گرە و لەسەر قانون بکە لە کاتێک هەر خۆی دی ئەڵێ قانون زۆر زەعیفە لەم دەڤەرە باشە گەر قانون زەعیفە تۆ چۆن بە پشتیوانی قانون ئەتەوێ بێ ململانەی دەسەڵات بکەی من پێم وایە ئەمە جۆرێک لە ئاوەژوو خوێندنەوەی علاقاتی هێزە لە کوردستان بەگشتی و لە دەڤەری سەوزیش بە تایبەتیش کە علاقاتی هێز خۆمان نەزانین لەسەر دوو بنەمای سەرەکی تۆتوانی گرێ بکە یان مالی بەدەستەوە بێ دارایی بەدەستەوە بێ یان هێزی ئەمنی و ئەوانت بەدەستەوە بێ ئێمە دێن لێرە دووبارە بێت تەرکیزکەینەوە سەر ئینتیمای هێزە ئەمنیەکان ناچارین بۆ یەکلاییکردنەوە ئێو گرەوە کە لاهورجەنگیەکە ئێمە ناچارین بگەڕێنەوە بۆ قانون ئەگەر منطقەکە منطقی قانونە کە ئەو گرەوی لەسەرەکە من پێم وایە هەر خۆی اعتراف بەوە کاکە ناکرێ گرە و لەسەر قانون بکەین ئۆکەی ئەەکەینە سەر چی ئێمە ناچارین گرە و لەسەر دەسەڵاتی ئەمنی و دەسەڵاتی مادی بکەین ئایا لاهورجەنگی پارەی وهای هەیە کە ئەقتاب و ئومەرای حرب لە مەڵەبەرە بۆ لای خۆی ڕابکێشێ کە ئەقتابی ئەعلام بۆ لای خۆی ڕابکێشە بۆ نمونە یان نە ئەوە خۆی ئەزانێ جوابی بدات دوجار بەشێکی تری پرسیارەکە ئەوەی ئایا هێزە ئەمنیەکان ئینتیبایان بۆ کامیانە بۆ کاک لاهوریان بۆ کاک پاڤڵ ئەوەش دووبارە خۆیان نەزان و لەناو خۆیانە ممکنە وەکوڵێ حساباتی هەموو ئەو خاڵانەیان کردبێ ئیلا بە کۆی گشتی من پێم وایە گرەوەکەی لاهورجەنگی گرەوێکی دۆڕاوە ئەگەر تەنها لەسەر قانون بیکا بەوەی کە دادگا مافەکانی بۆ گەڕاندێتەوە بەشێکی وێنەکەی بەشەکانی تری پەیوەندی بە وردەکاریەکانی ناو علاقاتی هێسێ لە ناویکێتی نیشتیمانی و لەگەڵ ئەقتابی منتیقەکەش بەڵێ بەڕێز مەشخەڵ کەوڵۆسی سەرنووسەری مانامیدیا لە 3 سات خۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ بەڕێستە